هاوسەرۆکی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە ڕایدەگەێنێت ئەگەر پلانی تورکیا و پارتی سەربگرێت هەرێمی کوردستان لەناو دەچێت. یەکەم حاڵەتی تای خوێنبەربوون لە کەرکووک تۆمار کرا. سندیکای کرێکاران ڕایگەیان ئەگەر یاسا کۆنەکەی باسیش جێبەجێ بکرێت لە سەدا 90 کێشەی کرێکاران چارەسەر دەبێت. سڵاوتان نەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. هاوسەرۆکی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە ڕایدەگەێنێت هێرشەکەی تورکیا بە هاوکاری پارتی دیموکراتی کوردستان ئەنجام دەدرێت، ئاشکراشی دەکات پارتی دەوروبەری گەریلات دەگرێت و ناوچەکانی لە یەکدا دەبڕێنێت بۆ ئەوەی سەربازانی تورک بگەنە ناوچەکانی گەریلاو. دەژڵێت ئەگەر پارتی و دەوڵەتی تورک سەر بکەون شتێک بە ناوی باشووری کوردستان نامێنێت. جەمیل بایک هاوسەرۆکی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە ڕایدەگەێنێت دەیانەوێت ئێستا ئەم پلانگەڕیە لە باشووری کوردستان بگەێنە ئامانج. ئامانجی پلانگەڕێکەش بێ کاریگەرکردنی پەکەکە و لە ناوبردنی تەواوەتی گەلی کووردا. بە گوێرەی ئەو پلانگەڕیەش لە زاب و ئافاشین دەستیان بە هێرشێکی نوێ کرد. ئەو هێرشەش تەنها دژی بزوتنەوەی ئێمە نییە، لە هەمان کاتدا دژی گەلی کورد و هەموو مرۆڤایەتیە. دەیانەوێت ئەوانەی بۆ ئازادی و دیموکراسی تێدەکۆشن لە ناویان ببن. جەمیل بایک گوتیشی تورکیا هێرشێکی گەورەی دەست پێ کردووە، پارتیش لە هەموو ڕوویەکەوە لەم شەڕەدا لەگەڵ تورکیایە. ئەم شەڕە بە هاوکاری هەردووکیان ئەنجام دەدرێت. پارتی دەوروبەری گەریلا دەگرێت و ناوچەکانی لە یەکدا دەبڕێنێت. دەبێتە هاوکاری سەربازانی تورک بۆ ئەوەی بگەنە ناوچەکانی گەریلا. تەنانەت ئاسایشی سەربازانی تورکیاش دەپارێزێت. پێداویستیە سەربازیەکانیان پڕ دەکاتەوە. ئەوەی لێرەدا دەردەکەوێت ئیرادەی دەوڵەتی تورکا نەک پارتی. یەکەم حاڵەتی تای خوێنبەربوون لە کەرکووک تۆمارکراو لە ئێستادا توشبووەکە لەژێر چاودێری پزیشکدایە. سەڵاحنامەیەک بەڕێوەبەری هۆبەی تەندروستی گشتی لە تەندروستی کەرکووک لە کۆنگرێکی ڕۆژنەمانووسیدا ڕایگەاند. ئەمڕۆ یەکەم حاڵەتی تای خوێنبەربوون لە کەرکووک تۆمارکرا کە پیاوێکی تەمەن 49 ساڵ و پیشەی قەسەبە. ئاماژەی بۆش کردووە ئەنجامی پشکنینەکەی پۆزەتیڤ دەرچووە و سەرجەم نیشانەکانی پەتاکەی تێدایە. بەڕێوەبەری هۆبەی تەندروستی کەرکووک ڕوونیشی کردەوە لە ئێستادا باری تەندروستی جێگرە و لەژێر چاودێری پزیشکدایە. سەرۆکی لقی سلێمانی یەکێتی کرێکارانی کوردستان ڕایگەیاند لە سەرەتای ئەم ساڵەوە تا ئێستا 6 کرێکار لە پارێزگای سلێمانی گوێنن دەستداوە و هیچ ئیمتیازێکیش نایانگرێتەوە. دەژڵێت ئەگەر حکوومەت یاسا کۆنەکەی ڕژێمی بەعسیش جێبەجێ بکات ئەوە کرێکاران کێشەیەکیان نابێت. چالاک ڕەوف سەرۆکی لقی سلێمانی یەکێتی کرێکارانی کوردستان لە کۆنفرانسێکی ڕۆژنەمەوەنیدا ڕایگەیاند لە سەرەتای ئەم ساڵەوە تا ئێستا 6 کرێکار لە سنووری پارێزگای سلێمانی لە کاتی کارکردن گیانیان لەدەستداوە کە 4 کەسیان بیانین. ئاماژەی بەوەش کردووە بەداخەوە 3 لەو کرێکارە بیانیانەی کە لە پارێزگای سلێمانی گیانیان لەدەستداوە هیچ ڕێکارێکی یاسایی و ڕێسایەک نەیانگرێتەوە، چونکە ئەو کرێکارانە بە گەشتیاری هاتوونەتە ناو هەرێمی کوردستان و ئیقامەی کار و گرێبەستی کاریان نییە. تەرمەکانیان براونەتەوە بۆ وڵاتەکانیان بەبێ ئەوەی هیچ ئیمتیازێک ئەو کرێکارانە بگرێتەوە. هەروەها دەژڵێت بەداخەوە دوای گۆڕینی نۆ کابینی حکوومەت و 5 خولی پەرلەمان تا ئێستا کار بە یاسای ژمارە 71 ساڵی 1970 ڕژێمی بەعز دەکرێت و لە هەرێمی کوردستان دەیان یاسا لە بەرژەوەندی و بەرهێن و سەرمایەداران دەرکراوە، بەڵام یاسای کار نەگۆڕاوە و داوا دەکەین یاسای کار بگۆڕێت. هاوسەرۆکی یەکێتی ڕایگەیاند ئەو دۆخە داراییەی بەسەر سلێمانی سەپێنراوە سیاسیە و بەرامبەر کۆمەڵێک هەڵوێستی یەکێتیە. باڤڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی ڕایگەیاند ئەو دۆخە دارایی بەسەر سلێمانی سەپێنراوە پرسێکی سیاسیە و لە بەرامبەر هەڵوێستەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و هێز و لایەنە سیاسیەکانی ترا بۆ هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن و ڕێگریکردن لە بەهادەردانی سامانی نەوت و ڕاستکردنەوەی هەڵەکانی حکومڕانی. تاڵەبانی ئەوشی خستە ڕوو دەبێت حکوومەت خزمەتی خەڵک بکات و سەردەمی دروشم کۆتایی هاتووە و جیاکاری لە نێوان شارەکان قبوڵ ناکەن. مەلە کاتێکدایە باڤڵ تاڵەبانی ڕۆژی پێنجشەمەی ڕابردوو لەگەڵ کۆنسوڵ و نوێنەری وڵاتان کۆبۆ و ڕایگەیاند ڕێگەنەدان هەڵبژاردن بەم یاسایی ئێستا بکرێت و غازیش هاوشەوەی نەوت هەناردەی دەرەوە بکرێت. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا. شاد و بەختەوەر.